لە فرتۆفێڵی کاری لابەلایی دەگەڕێن ئەینا ئەوان ناتوان بێن لە بە ئاشکراش شەڕ لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بکەن. وەکو وتم لە سەعات 9:37 دقیقە لە نزیکی 194 مەترەوە بەچەکی بە دووربین تەقیان کردووە لە کاگاکۆ حرز بووە، دوو حرس هەبووە، یەکێ لە ناو ڕەبەیەکە، یەکێکیان لە سەربان بووە. بۆ بەهۆی برینداری کاگاکۆ خۆشی تەقی کردووە لە کاتی بریندارەکە شوێنەکەی دیارە، قەباخانی دیارە لە شوێنەکەی خۆیان. دوایی مام خالیدیش بچێتی بچێت بە ئیتیجاهی ئەو کە فاسیلەیەکی زۆر کەمیان بین بۆ چۆ بەلای ئەو لێ گولەیەکی بەرکەوتووە بەداخەوە هەردووکیان چوونە کاروانی شێزان. ئێمە 2 ساڵ شەبێ داوامان کردووە فاسیلەیەکی زۆر واتە بۆشایەکی ئەمنی زۆر لە بینی ئێمە و جێشی عێراقی هەیە. تقریبان با خۆڵایی 5 کیلۆمەتر بە پانتایی 20 کیلۆمەتر لە بینی ئێمە و جێشی عێراقەواتە هێزەکانی عێراقیە، لە بینی ئێمە و عێراقیەکان و محوەری شەردا هەیە. ئەو بۆشایە ئەمنا چەندین شوێنی خۆشاردنەوەی تایە، ئەشکەوتی تایە، شوێنی تایە کە بە خەڵکی خۆشاردنەوە دێ ئەوانش لەوێەوە ئەتوان بێن ئەوێ 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشەوە بێنێ خۆیان حەساب بدەن و دوای لە فرسەتەکە بێن دەستی پیسیان بگاتە هێزەکانی ئێمە.